میهرەبان دیارە ئەچین لای تەوەری یەکەمی بەرنامەکە وەکو ئەزانی لا ڕۆژانی ڕابردوو ڕووفاتی 41 هاوڵاتی ئێزیدی لە مەراسیمێکدا لە زێدی خۆیان بە خاک سپێردان ئەمە لە کاتێکدایە کە هەتاوەکو ئێستا کارەکان بۆ بە جینۆساید ناساندنی ئەو کارەساتی بەسەر ئێزیدەکاندا هاتووە نەگەیشتوەتە ئەنجام. ئێمە لەم سۆنگەیەوە باس لەو هەوڵ و ڕێکارانە دەکەین کە پێویستە کاری لەسەر بکرێت بۆ بە جینۆساید ناساندنی تەواوی ئەو نەهامەتیانی کە بەسەر گەلی کورد هاتووە وەکو شاڵاوی ئەنفال و کیمیابارانی هەڵەبجە و چەندینی تر بۆ ئەم تەوەرەش میوانداری بەڕێز حاکم قاسم عوسمان دادوەر و شارەزا لە بواری جینۆسایدمان کردووە. کاک حاکم بەخێر بیت. بەخێراتی کاک حاکم. سپاس بۆ ئامادەبوونت. کاک حاکم سەرتا بەر لەوەی باس لە کەیسی جینۆسایدی کورد بکەین لەسەر ئاستی نێودەوڵەتی وڵاتانی دەرەوە با باس لەوە بکەین لە ناوخۆی کوردستان چۆن لە کەیسی جینۆساید ڕوانراوە. پێش هەموو تشتێک سوپاسی جنابتان دەکەم بۆ ئەم دەرفەتە و سوپاسی ستافی کورسا دەکەم. جناب دەزانێ هەر کەیسێکی ئەتیادیش لە محکەمەیەکی ئەتیادی بێ پێویستە ئیش بۆ ئەو کەیسە بکرێ. ئەگەر ئیش بۆی نەکرێ مەثەڵەن تو ئێستا جنابت کەیسەکەیە لە دادگا ئەگەر شاهد نەینی و بەلگە نەینی و ئیشی لەسەر نەیکە ڕەنگە مافەکەت بڕۆ. کەیسی ئەو نەهامەتانەی بەسەر کورد هاتوون چی لە ئەنفال بێ چی لە مەسئلەی فەیلەکان بێ لە بەرزانیەکان بێ هەتا بگەی هەڵەبچا و کەیسی شنگال بەڕەئی من وەکو قناعەتی من لە بیدایەتەوە وەکو پێویست ئیش لەسەر نەکراوە. ئەمە ڕەنگە هۆکارێک بێ بۆ ئەوەی کە لە مەسائلی نێودەولەتی تۆزە کێشەی بۆ دروست ببێ. پێت وایە بۆچی وەکو پێویست لە سەرتا کاری بەسەر نەکراوە؟ ئێمە لە سەرەتاوە هەر کەیسێک هەبێ ینی چۆن تو جنابێت خانووەک ئەساسی خانووەک دەینی عادەتەن لە قانون غەڵەت قبول ناکە لازم ئەساسەکانی باش دەینی ئەگەر ئەساسەکان باش دانەنرێ زەحمەتە. لە کەیسەکانی بۆ نمونە هەڵەبجا و ئەنفال و هەتا ئەخیر ئەو کاتە حکوومەتی عراق زۆر بەقووەت بوو حکوومەتی سەدام حوسێن زۆر بە ماڵ بوو زۆر بە تەئثیر بوو نە لە ناوەوە کەس ئەوێری تشتی پێویست بکە نە لە دەرەوە کۆمەڵک دەولەت هەبوو لەبەر مەسلحەتی خۆیان ڕەنگە مەسلحەتی خۆیان تێک نەدەن لەسەر قەومێکی کوردی فەقیر. ملەتی کوردیش ئەو کاتە ملەتێکی پەرتەواز بووە و ملەتێکی ژێردەست بووە و ملەتێکی تەعدە لێکراو بووە غێر مونەظەم بووە ڕەنگە ئەو کاتە کەس ناوێری بە دزی نەبێ بەحسی ئەم شتانەش بکە. ماوەیەک لەسەر ئەو وەضع ڕۆژت هەتا نظامی عراقی ڕۆخە. دوای ئەوە نالێم ئیش نەکراوە بەس ئەبوایە ئێمە لەم فترەی لە 92ەوە هەتا ئێستا زیاتر ئیشمان کردوای لەسەر کەیسی ئەنفال و هەڵەبجا و فەیلەکان و بەرزانیەکان بۆ ئێمە بەهۆرە زۆر جار بەحسم کردووە ئێمە وەکو کورد بەس لە بوونەکان بەحسی تشتەکەی ڕاستە. ئێستا بۆ نمونە جوولەکان کاتی خۆی و هەتا ئێستش بە دەقیقی ئیش لە کەیسی ئیبادەی جوولەکانیان کردو لە هەر شوێنێکی دنیاە بە عەلام بە ماڵ بە پارە بە ئیشی بەردەوام. ئێمە زیاتر لە بوونەکان بەحسی شتەکانەکەی ینی بۆ نمونە ئەم 41 ڕووفاتی قوربانیەکانی شنگال هاتوون ڕەنگەگەر ئەمانە نەهات بان جنابتان ئاگا لێ نەبوو بانی من بکەن یان من بەحسی بکەم. بەڵام باشە ئێمە ئەبێ من لە بیدایەت لە چەند دانیشتنێکم وتووە وابزان دو سێجار لەگەڵ کورساتیشم وتووە ئەبوایە ئێمە لە بیدایەتەوە کە تۆزێک مەجالمان بوو دوای دروستکردنی منطقی دژەفرین و احتیمامی نێودەولەتی بە کەیسی کورد ئەبوایە ئێمە کۆمەڵک ینی خەتەواتی جوانمان کردبایە وەکو سنتەرێکی استراتیژی بۆ لێکۆلینەوەی ژینۆساید بە بەردەوامی مجموعە خوبەرا و خەڵکی باش و شارەزا ئیشی تێکردبایە دامیان کردبایە بۆ شەرحکردنی ئەو کەیسانە لە مەجای ناودەولەتی بەڵام ئەوەمان نەکرد. بەڵێ دیارە کاک حاکم قسەکەی تۆ دروستە لەسەر ئەوەی کە ئەم بابەتە جینۆسایدی کورد ئەو
هەموو نەهامەتیانی کە بەسەر کووردا هاتووە ئەمە بابەتێکی زۆر گرنگە بۆ ئێمە وەکو کورد و بە درێژایی ئەم 30 ساڵش کە حکوومەتی کوردی هەبووە بێگومان کار لەسەر ئەو کراوە کەم تا زۆر بەڵام وەکو ڕاگەاندن ئەمە کارێکی گرنگی ڕاگەاندنەکانەوە ئێمە وەکو دەستگای میدیای کورسات هەموو کات لە هەموو جۆرە بەرنمەکانە بەپێی پێویست بەپێی کات قسە لەسەر ئەم بابەتانە کراوە و قسە لەسەر ئەوە کراوە تەنانەت ئەو نەوە نوێ بۆ ئەوەی بزانن کە جینۆسایدی کورتچیە و ئەوەی کە بەرداوام بەسەر کوردایە وەکو ئەوەی کە ئەبین لە ساڵانی ڕابردوو وەکو ئەوەی کە ئێستش ئەبینین ڕوفاتی 41 هاوڵاتی ئێزیدی کە تازە گەێنرێنراوە خاکی خوان لە خاکی خوان بە خاک سپێراون ئەم بابەتانە بە بەرداوامی قسەی لەسەر کراوە لە ڕاگەاندنەکان بەڵام تەنها ئەرکی ڕاگەاندنەکان نییە کە کاری لەسەر بکات کەواتە ئەرکی کێیە کە بە جددی کار لەسەر کەیسی جینۆسایدی کورد بکات جینۆساید جنابەت دەزانێ بەپێ اتفاقیاتی جنێڤ و قانونی ڕۆمای ئەساسی نظامی ڕۆمای ئەساسی کەیسێکی قانونیە کەیسێکی یاساییە ئەعلام لە هەموو بابەتەکە زۆر مهمە زۆر مهمە ئەعلام زۆر مهمە بەڵام ئەم کەیسە کەیسێکی قانونیە پێویستی بە شارەزای قانونی هەیە پێویستی بە دەعمی حکوومەت هەیە لێن ئێستا جنابەت چەند شارەزابی کە تخەڕوج ئەبی لە جامعە ئەبی بە محامی هەگەر پارە نەبێ مەکتەبێک بۆ خۆت دروست بکەی یان مەجالت نەبێ جلوبەرگێکی جوان بۆ خۆت دروست بکەی پێداویستی محامات بۆ خۆت پەیدا بکەی ڕەنگە محامیەکی سەرکەوتوو نەبی لە بیدایەت ئێمە کەیسێکی قانونیە ئەم کەیسە قانونیە پێویستی بە خەڵکی شارەزایە ئەم خەڵکی شارەزا پێویستی بە دامی حکوومەتە تشتێک بە تشتێک مرتبطە جنابەت گرێدراویەکە من مەبەستم ئەوەیە کە لە بیدایەت سنتەرێکی استراتیژی بۆ ئەم مەبەستە دروست کرا بە ئێستا سەرەتایەکی باشە یەکەتی نووسرانی جینۆساید تاسیز بووە لەم ڕۆژانە دەستیان خۆش بێ وابزانم کاک سالار و برادران و وابزانم منیش هەتا بەشێک لە ناوم بەس بەڕای من باشە ئەو یەکەتیە یان ئەو ڕێکخراوە دەعم بکرێ هەتا بتوانێت بێ شوێنی خۆی بگرێ نانێم کورتسات بەحسی نەکردووە یان کورتسات ئەزانم تیمەکەی کورتسات و بەشێک لە ئەعلام ڕۆشتووە ناو شنگال و لە کەیسی ئێزدیەکان تەضحیەتیان داوە و لە کەیسی کورد هەمووی بەشداریان کردووە بەڵام ئەمە لە جانبەکە دەستخۆشیە بەس لە جانبی ترەوە تەکمیلە نییە ینی تو ئەم خانووە دیوارەکان بە بلۆکە بە سەقفەکەی بە ئاسن و بە شتێکی ترە بەدارە تەختەیە ینی هەموو شتێک بە یەک تش ناکرێت باشە کاک حاکم دیارە خۆشببختانە کە یەکێتێکی وا دامەزراوە بۆ دیکۆمنتکردنی ئەو تاوان و بەڵگانی کە تایبەت بە کورد کراوە دەرحەق بە کورد کراوە بە تایبەتی کۆمەڵکوژی کورد کە تاوی ئەو دیکۆمنتاناگەر بە تەواتی کۆبکرێتەوە هەروایە دەوەریەکان چیرۆکەکان کاریگەری لەسەر بە جینۆساید ناساندن ئەبێ و پێویستە یەکێتی نووسەران یان ئەو ناوەندانی کە تایبەتە بە ناساندنی ئەم بابەتە چۆن کار بکات لەگەڵ وڵاتانی نێودەوڵەتی چۆن بەڵگەکان بخەنە ڕوو ڕەنگە ئێمە دەیان بەڵگەمانە بێر خۆش ئاگاداری دەیان جار کەیسی تایبەت بە جینۆساید لە دادگا نێودەوڵەتیەکان باس کراوە پێویستە چۆن باس بکرێ ئەم بەڵگانە چۆن بێت لە بەرەوەی دانی پیا بندرێت ئێستا گەر جنابەت بێ سەر بکەی ئەم سەرەتایەکی باشە دامەزراندنی ئەم یەکەتیە سەرەتایەکی زۆر باشە وەکو بەحسمان کرد بەس هەگەر ئێمە لە کوردستان زۆر جار حسمان لە ناونیشان لە عنوانەکانە ینی عنوانێک داینین و دوای چەند مانگە مەثەن یان ئیمکانیە نەبێ یان نەک لە قسووری ئەو خەڵکە فەرەمۆش بکرێ بە لایەکی تر هەگەر ئەم یەکەتیە دەعم بکرێ لە لای حکوومەتەوەش و ئێمەش وەکو ملەتی کورد ینی شەرت نینە هەمووی بێخین سەرچانی حکوومەت هەرێک لە خۆمان ئیشی خۆمان بکەن بە کۆمکردنی بەلگا ئێستا لەو ئێکەتیە وەکو من ئاگادارم کە تشتەکانی بۆ من دێ مەکتەبەیەکی جینۆساید دروستیان کردووە ئەم مەکتەبی جینۆساید هەموو شتێکی سەبارەت بە ئەوەی بەسەر کورد هاتووە کۆم ئەکرێ جێگە لەوەش هەگەر ئیمکانیاتی باش لە زێردەستیان بێ ئەم ئێکەتیە ئەتوێنێ لە مەجای نێودەوڵەتی سەردانی دەوڵەتەکان بکە سەردانی ناوەندەکانی مختص بەم بوارە بکە لێن لە پێش ئێمە و لە دوای ئێمەش هەتا ئەمڕۆژ مەسائلی جینۆساید لە عالەم بەردەوامە
چی ئەوانەی ڕەواندا گەر جنابەت سەیری بکەی کۆسۆڤۆ غێر لە هەموو وڵاتی عالەمە شت ئەبێ یانی ئێمە لە ڕێگای ئەم ئێکەتیە بۆ نەمونە یان لە ڕێگای کەسی شنگالەوە کە کەیسێکی زۆر گرنگە و ئێستا لە نێودەوڵەتی بایەخێکی زۆر گەورەی پێدراوە ئێستا تێین سەر ئەوە ئێمە بتوێنین لە مەجای نێودەوڵەتی زیاتر خەڵک ئاشنا بکەین بە ئەوەی بەسەرمان هاتووە لێن ئەو کاتا وەکو وەژنابتان نمود حکوومەتی عراق حکوومەتێکی بەقوت بوو ڕەنگە تەدلیلێکی ئەعلامی تاعتیمێکی ئەعلامی ونکردنێکی کەیسەکە لازال کەیسی ئێزدیەکان ئەگەر جنابت بێ چەند کەیسێکی واضحە جینۆسایدێکی زەق و دیارە بەس کۆمەلک خەڵک هەیە کە زەرەرمەندە لەو کەیسە هەول ئەدە تەشویهی بکە هەول ئەدە تەجزیەتی بکە هەول ئەدە تەقزیمی بکە بچووکی بکە یعنی ئێستا لژنەی نێودەوڵەتی بە بریارێکی ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی لژنەیەک تشکیل بوو بۆ لێکۆلینەوە لە مەسائلی جینۆسایدی ئێزدیەکان لە سووریا و لە عراق ئەوانەی کە جینۆساید کراوە یعنی تووەرە مەثەن کۆمەڵک تشتە جێگای نەخۆشیە ئینسان باسی بکە مەسئولی ئەو تیمە کیاندانا کەریم خان ئینسانێکی پاکستانیە لە مەدهەبی ئەحمەدیە لە پاکستان مەدهەبی ئەحمەدی مەدهەبێکی تۆزێک زۆر تەسکە من پێم خۆشیە تشتێک بە مەدهەبێک یا بە ئاینێکی بەیان بە ئاینزاک بن باشە لەم هەموو عالەمە کەسی تر نەبوو بکەن ڕئیسی ئەو تیمە ئەو لێکۆلینەوە 3-4 ساڵە تۆزێک سستی تەیە ڕەنگە بە هۆکاری ئەو ئینسانە بێ زیاتر کەیسەکە بە کۆمەڵک شوێنی تریان برد ئێمە ئاگادار بووین بەس هەوڵماندا تەسحیحی بکەین بێسەر سکەی خۆ بەسە تا ئێستا باشە لە عالەمە تقریباً زۆربەی ناوەندە گرنگەکان زۆربەی دەولەتە زلهێزەکان اعترافی کردووە کە ئەمەی بەسەر ئێزدیەکان هاتووە جینۆسایدە بەڵام ئەبێ ئێمە ئیش لەسەر بێتە کرد باشە کاک حاکم دیارە پێویستی بە نەخشەڕێگەیەکی زۆر زانستیە تا کۆمکەیستانە بچێتە دادگای نێودەوڵەتی ئەمە لەلایەکی دیکە ئەو کۆنفرانسانەی تایبەت بە جینۆساید ئەو کۆنفرانسە نێودەوڵەتیانی لە دەرەوە تایبەت بە جینۆساید ئەنجام دەدرێت تا چەندە گرنگە کورد بەشدار بێت لەو کۆنفرانسانەیە تاوانەکان بخاتە ڕوو لە بەرەوەی هەم تاوانەکە بناسێنێ و هەم پاڵپشتێکیش بێ بۆ بە جینۆساید ناساندنی ئەم کەیسی کۆمەڵکوژیانە تو زانی جنابت من پێشتریش بەحسم کرد هەر کەیسێکی قانونی هەر مشکلەیەک لە دنیاە پێویستی بە کۆمەڵک ئیجراعاتە پێویستی بە کۆمەڵک هەولە پێویستی بە مجموعەك تەضحیات و پێداویستیە ئێمە هەر کۆنفرانسێکی نێودەوڵەتی بکرێ هەر پانێلێکی نێودەوڵەتی بکرێ هەر وەرشەیەکی عملی نێودەوڵەتی و ناوخۆی بکرێ زۆر بە گرنگ و مهم ئەبینم شارەزایانی کورد لە ناو بن هەتا کەیسەکەی خۆی بە خەڵک بگەێنێ جناب زانێ هەر قەضەیەک هەگەر بێخاوەن بێ ئێستا دوو تۆمەتبار لە بەردەم من بن لە دادگا مەتەلەن یەکێکیان ڕاستە احتیمالە خۆی ئەساسەن مجرم بێ معتەدی بێ بەس ڕێک و پێکە و دیفاعکی باشی هەیە و بەلگەی هێناوە طرفی تری فەقیر ڕەنگە خاوەن حەق بێ بەس ئەو شتەی پێویست تەقدیمی نەکردووە ڕەنگە دەڕەرمەند بێ لە کەیسەکەی خۆی ئێمەش بەشداری کورد لە هەموو شوێنەکانە لە هەموو پانێلەکانە لە هەموو کۆنفرانسەکانە بەڕای من زۆر زۆر گرنگە بەس بە ڕێک و پێکی و بە خەڵکی شارەزا نەک بە ئەوە بنێرین ئەمە دۆستی منە و ئەوە لایەنی فلانە من بەڕای من زۆر زۆر پێم باشە ئەم یەکەتی نووسران هەتا ئەبعەد حەد زۆر زۆر بێلایەن بێ بەس بە کوردەواری ئیش بکەیان باشە کاک حاکم کەواتە لەسەر ئاستی نێودەوڵەتی چۆن ئەڕواندرد لە کەیسی جینۆسایدی کورد و ئەو وڵاتانی کە بەتایبەتی وڵاتانی کە پێشووتر کاریان لەگەڵ حکوومەتی پێشووی عێراق کردووە گرێبەستیان هەبووە لە ڕووی کەلوپەلی سەربازی فڕۆکە بێ هەر بابەتێک تر لەوانێ بیان بەستێتەوە بە کەیسەکانی جینۆسایدی کورد ئەم وڵاتانە چۆن ئەڕوانن لە کەیسی جینۆسایدی کورد و کورد چی بکات بۆ ئەوەی کە لەم بابەتە ئەو وڵاتانە بەرژەوەندی خۆیان لە پێش نەنێن وجناب دەزانێ دائیمەن زۆر جار باسمان کردووە ئێستا خەڵک وا ئەزانێ تەثبیتکردنی جینۆساید زۆر ئاسانە هەر بلێ جینۆساید ئەبێ بە جینۆساید کاتی خۆی کەم بۆ نمونە مەثەلەن کۆمپانیەکی ئەلمانی کە مەوادی کیمیاوی داوە بە حکوومەتی عێراق
بۆ نمونە یانی ئێمە پێمان خۆش نیە ناوی دەولەتێک بێنین ینی جیهەتێک بێنین یان هەر دەولەتێک بێ یان ئەو خەڵکانەی کە لە پشت ئەو جینۆسایدانن خەڵکێکی ئاسان نییە ئەو دەولەتی ئاسان نییە ئێمە بە عەرەبی قسەیەک هەیە ئەلێنە تاردی گولیە ئەڵە والمەترودی گۆلیە ئەڵە ئەوەی ڕاو ئەکە ئەلێ یاخوا من بگرم ئەوەی ڕای ئەکەش ئەلێ یاخوا من نەگرێ جناب دەزانێ ئەوانەی کە لە پشت جینۆسایدن ئێستا مەتەلەن بۆ نمونە بە بین سەر کەیسی ئێزدیەکان کە کەیسێکی تازەیە ئەو خەڵکانەی لە پشت داعشنە هەولی دنیا ئەدەن بە ماڵی خۆی بە ئیمکانیاتی خۆی ئەم کەیسە پەرشوبلا بکەن ینی نەکەوێتە سەرسکەی خۆ کەیسەکانی کوردیش عینی شێواز ئەو دەوڵەتانەی کە کاتی خۆی مەتەلەن دەستیان هەبووە لە ئەویشە هەوڵ ئەدەن بە جهد ئیمکانی خۆیان ئەم کەیسە نەگەیە بە مەرحەلەی جینۆسایت هەتا نەکەون مەرحەلەی با بڵێن تعویضات و کۆمەڵە گشتیمانی ئێستا جەناب دەزانێ هەتا ئێستا ئەلمانیا لەبەر مەسەلەی هیلۆکۆست تعویضات ئەدە بە جوولەکان ئەمە تەبعاتی قانونی خۆیە جناب دەزانێ ئەوانەش هەولی خۆیان هەیە ئەبێ ئێمە لەم بابەتە زیرەک بین بزان بین کێ لە پشت ئەم بابەتانەیە ئێستای داعش مەثەلەن کەیسی ئێزدیەکان ئەو خەڵکانەی کە کردووانە ڕەنگە زۆر دڵنیانە و زۆر زۆر قەوەت خۆیان نەبینن ئەڵێن کاکە داعش دەولەت نییە تعوید لەسەر کەس ئیثبات نابێ بەڵام هەگەر هات و هەوڵێکی جددی هەبێ بزانن کێ لە پشت داعش بووە باشە داعش بە خۆی نهاتووە ڕاستە کاک حاکم باز دە و دەستێوەرجاناناکەی کە لەم کەیسی جینۆسایدەیەکرێ کەواتێمە چۆن مامەڵا لەگەڵ ئەو دەستێوەردانانەیە بکەین تاکو کەیسەکە بەلا ڕێدا نەبرێت بەڕای من نازانم خۆ هەموو تشتێک ڕایی من نییە جناب زانێ هەر ئینسانێک لە ژیانە ڕایەکی خۆی هەیە وەکو دادوەرێک و شارەزایەکی واری جینۆساید هیچێکی بلێم ئەو شتە لە سەدا سەد وابێ بەڵام بەڕای منی متواضع دوو خەتمان پێویستە خەتێک ئیشکردنی خۆمان وەکو عەرەب ئەلێن بە نوکرانت دات ینی بە جهدێکی خۆبەخش و بە جهدێکی لە دلی خۆمان ئیش بۆ خۆمان بکەین ئەمە لەسەر خەتی ناوخۆیی خۆمان وەکو کورد لەسەر خەتی با بڵێن دەرەوەی کوردستانیش ئەو شوێنانە ئەبێ ئێمە هەوڵ بدەن بەلگە وەرگین بەلگەی باشمان هەبێ ناوەندەکانی ناودەولەتی پێگای خۆمان لەو ناوەندە بە قوت بکەین ئەوەش بە ئاسانی نایە ینی ئەبێ مەثەلەن تیمی شارەزامان هەبێ ئەو خەڵکی شارەزامان دامی خۆیان هەبێ لە حکوومەتە ئەو کاتە ئێمە ڕەنگە بتوانین وەکو جوولەکان ئێستا جوولەکان بەچی سەیتەرە سەر عالەمیان کردووە بەچی کەیسی خۆیان تەثبیت کردووە لێن هەموو ماڵ و سامانی دنیا لە ژێر دەستیانە و بە ئیخلاس و بە دلسۆزی ئیشی خۆیانەکەن سەیتەرەیان کردووە لەسەر هەموو ناوەندەکانی عالەمە بە شێوازێک تو سەیری بکە مەثەلەن هەموو کۆمپانیەکانی مۆبایل و ماگرۆسێفت و نازانم چی و بەنقینێ و دەولەتی و هەموو شوێنێکی کە تەئثیر لەسەر خەڵکەی خۆیانە ئێمە لێرە وەکو حکوومەتێکی لەژێر ئێستا زۆر خەڵگوا سەیرەکە کە کورد دەولەتە ئێمە ئەقلیمەکەین لەژێر دەولەتێکی فیدرال ئەو دەولەتی فیدرالیش دەولەتێکی وێرانە لە کاتی ئێستا جەناب دەزانێ ئێمە ئەبێ و هەموو تشتەکانیش با ئێمەش لە بیرمان نەچێ هەموو شتەکان دەولەت تعامل لەگەڵمانەکەن نەک لە ڕێگای کوردستانەوە لە ڕێگای عراقەوە ئەبێ ئێمە پێگای خۆمان لە عراقیش بە قوت بکەین و لە نێودەوڵەتیش بە قوت بکەن و بە شارەزایی ئیش بکەین نە بە عاتیفە نەبەس لە میدیا نەشر بکەن وڵا قاسم عوسمان شارەزای بواری جینۆسایدە شارەزا بە ئاسانی نایە دوێنێش بەجێناتم و حتا پێم خۆش نینە بە من بلێن شارەزا لە بواری جینۆساید ڕەنگە من شارەزا نەبم معلوماتێکی بیدایم هەبێ ئێمە زۆر حسمان لە عنوانی گەورەیە و زۆر حسمان لە کۆمنتی سۆسیال میدیا و نازانم چی ئەوانە ئێمە بەحسی خۆمان بکەین بەڵام ئەم کەیسی جینۆساید ئەبێ ئێمە لە ناو خۆمان بە قووەت بین لەگەڵ عراق علاقەیەکی باشمان هەبێ لەسەر ئەم کەیسە لەگەڵ دەولەتەکانی تریش ئیشێکی ورد بکەین هەتا بگەهینە ئەنجام ڕاستە زۆر سوپاس کاک حاکم قاسم عوسمان دادوەر و شارەزا لە بواری شارەزا قورسە سپاس بۆ زانیاریەکانی خۆش بێ سپاس بۆ ڕوونکردنەوەکانە دووبارە بەخێر بێت ئافرەیەک ئیزافە بۆ پێی کە بەڕێستان وەک کەسایەتێکی زیدی لە بە جینۆساید ناساندنی
کەیسی ئێزیدی کارتان کردو توانین بڵێن شارەزان سپاس بۆ ئامادەبوونت دەستەکانە خۆش بێ زۆر سپاس.